45 ساڵە لەدایک بووم، هاواری خۆشەویستی دەکەم بۆ ئینسان. 45 ساڵە نەمامی ئازادی بە خوێنی خۆشەویستترین ئازیزانی ئەم وڵاتاو دەدەم. ئەوە چواردەیە هێز و هیوای مامی کرێکاری ئەم دەبەرم. ئەوە 45 ساڵە دەنگی هاوار و ناڕەزایەتی ژنانی بندەستی کوردستانم. دژی دواکەوتویی و پیاومەزنیم. منم بەڵێ منم بۆ یەکەمین جار ژنی ژێردەستەم لە دەوری خۆم کۆ کردەوە. منم بەڵێ منم بۆ یەکەمین جار ژنانی بەشمەینەدم چەکدار کرد و بە دژ زاڵمترین حکوومەتدا چوومەوە. هەزاران ئینسان نەتەنیا لە کوردستان و ئێران بەڵکو لە بەشەکانی تری کوردستانیش لە دەوری ئەم ئاڵایە کۆبوونەوە. من کۆمەڵەم، من ئاڵای سوورم، من کێوەکانی کوردستانم، من کۆمۆنیستم و داوای خۆشبەختی و حەسانەوە دەکەم بۆ ئینسان. منم بەڵێ منم ئەشکەنجە دراوم، بۆمباران و شیمیاباران کراوم، ویستویانە خەفەم بکەن، تەنانەت هاوڕێیانی خۆشم ویستویانە بەلا ڕێمدا بەرن و ئامانجەکانم هەرزان فرۆش بکەن. بەڵام ئەمڕۆ نرکەم قایمتر لە جارانە، ئەژنۆم بەهێزتر لە دوێنەیە. ئەو بڕوا و هیوایی بۆی دروست بووم بەهێزتر لە سەرەتایە. ئەمڕۆ جارێکی تر لە دایک بوومەوە. من کۆمەڵام، کۆمەڵا منم. 45 ساڵ لەمەوبەر لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا لاوێکی خوێنگەرمی شاری سەقز بە ناوی حەمەحسێنی کەریمی لە ڕوبەڕووبوونەوە لەگەڵ سیستەمی دیکتاتۆری پەهلەوی لە بەردەم شارەوانی سەقز گیانی ئازیزی لە ڕێگەی ئازادی و سۆسیالیسمدا بەخت کرد. کاکا مەحسێن بۆ سنبولی ئازایەتی و بەرخۆدان، بۆ ڕێگانیشاندەر بۆ هەزاران کچان و کوڕانی ئازادی خواز و بۆیە 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی چالاکی سیاسی کۆمەڵە. و بۆیە ئێمەش تاکو ئێستا هەموو ساڵێک لە 26 ڕێبەندان لە دەوری یەک کۆ دەبینەوە تاکو ڕێز بگرین لە هەموو گیان بەخت کردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم. 26 ڕێبەندان ڕۆژی ئاشکرابوونی کۆمەڵە پیرۆز بێت لە بنەماڵەی گیان بەخت کردوانی کۆمەڵە، پیرۆز بێت لە زیندانە سیاسیەکانی ناو سیاچاڵەکانی جمهوری خوراافە، پیرۆز بێت لە هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە لە هەر جێگایەکی دنیا هەن، پیرۆز بێت لە لایەنگرانی و هەموو ئینسانێکی ئازادی خواز بژی کۆمەڵە، بژی سۆسیالیزم. میوان ئازیزەکان، هاوڕێیان خۆشەویستان، نوێنەرانی حزب و ڕێکخراوە سیاسیەکان، دۆستان و لایەنگرانی کۆمەڵە، بەخێر بێن بۆ مەراسمی ڕۆژی ئاشکرابوونی کۆمەڵە. ئازیزان، ریزی بەرنامەکانی ئەمشەو بەم شێوەیە دەبێت کە پێتانی ڕادەگەێنم. سەرەتا بە سرودی ئەنتەرناسیۆناڵ، سرودی هاوپشتی لە چینی کرێکار دەست پێ دەکەین. دواتر دەقیقەیەک بە بێدەنگی ڕادەوەستین بۆ ڕێزگرتن لە یاد و بیرەوەریەکانی گیانبەختکردوانی ڕێگای ئازادی و سۆسیالیزم. بێدەنگیەکەمان بە سرودێک دەشکێنین. دواتر هاوڕێ عەبدوڵڵاچیانە پێشمەرگەی دێرین و ماندوونەناسی کۆمەڵە مۆمی 45 ساڵەی ئاشکرابوونی کۆمەڵادا دەگیرسێنێ. هاوکات ڕێز دەگرین لە یاد و بیرەوەریەکانی هاوڕێ کاک سەید بەختیار ئەتاباگ کە بەداخەوە ئەم ساڵ لە ناوماندانیە. یادی ئەزیزی هەمیشە لە دڵماندا زیندووە. دواتر هاوڕێ چیا ئامانی بە زمانی فارسی تراکتێک دەخوێنێتەوە. دواتر گوێ بۆ سرودێک ڕادەگرین. پاشان هاوڕێ سۆما یاریزادە پەیامی کۆمیتەی ناوەندی کۆمەڵەتان پێڕادەگەێنێت. دواتر بەشی دووەمی بەرنامەکەمان دەست پێ دەکات کە پێک هاتووە لە خۆشی و شادی بە بەشداری هونەرمەندان حەمید عوسمان، فەریبورزی کەرەمی، ئاوات پێنجوێنی، حەمید ڕەسووڵی بە ئۆرگ شەوەکەتان بۆ دەڕازێنێتەوە بە هیوای شەوێکی شاد بۆ هەموو لایەکتان. ئێستاش بە سرودی ئەنتەرناسیۆناڵ
مەراسمەکەمان دەست پێ دەکەین. ئەستێنەی هۆزی بەشمێنەتان دیلانی برسیەتی دنیا لە تەنورەی بیر و باوەڕمان خرمژنی تێریش خەڕاسا تەنورە یاخێری نەستن باڵی پێچین داوری کۆن ڕابین و ژێرە و ژوورکەین گیانێمە هیچ بین بەگەشتای کۆینان آخرین شهر شهری سر و مال و یکرد و بین نوالان و انترناسیونال رزگار دبی انسان آخرین شهر شهری سر و مال و یکرد و بین نوالان و انترناسیونال رزگار دبی انسان ناسالا درزگار مناکە ناشانە شێخ ناسمان با خۆمان بۆ ڕزگاری ڕابینەی خێڵی بەرهەمێنەران ڕزگاری گشتی بێوڕاکەین گیان لە بەند و مەڵەتەڵان خۆمان ئەگەر خۆشکەین و بووکتین بە گەرما و گەرمی ئاسمانمان آخرین شهر شهری سر و مال با یکرد و بینە باڵان لە ئینتەرناسیۆنال ڕزگار دەبێ ئینسان آخرین شهر شهری سر و مال با یکرد و بینە باڵان لە ئینتەرناسیۆنال ڕزگار دەبێ ئینسان. ئێستاش دەقیقەیەک بێدەنگیر ڕادەگرین. زۆر سپاس بۆ مولایەتتان. غەمی مەرگی ئێوەمان نایە سەرشانی کێوەکان ڕێمان غەمی مەرگی ئێوەمان نایە سەرشانی کێوەکان ڕێمان غەمی ئێوە تووڕەی و خین غەمی ئێوە تەوەژنوتی غەمی ئێوە پین بوو ئێزوو بۆ پێشی بردێ بەری بەیانی ئازادی دڵەن هەموو لەم پیشۆدی یادتان دەکەی لەبەر بەیانی شادی ئازادی یادتان دەکەی لەبەر بەیانی شادی ئازادی دسترین پشروان ورو باکیتان سامی مرگی تکشکار مرگی به باکانتان زبونی سر تودکرانی اشکر از راد olay پیرو باورتان اراده تتوی ایمی به همونوان خمی ایوا توریوقین خمی ایوا توجموتین خمی ایوا
تین بو هزبو بو پیشی برده بری بیانی آزادی دلن همو لنکی شادی یاد کندکه لبر بیانی شادی آزادی یاد کندکه لبر بیانی شادی آزادی ئێستاش داوا لە هاوڕێ عەبدوڵڵاچیانە پێشمەرگەی دێرین و ماندوونە ناس با فەرمێ بۆ داگیرساندنی مۆمەکەمان. زۆر سپاس بۆ هاوڕێ عەبدوڵڵا. ئێستاش داوا لە هاوڕێ چیا ئامانی دەکەم کە بفەرمێ بۆ پێشکەشکردنی تراکتەکەی. مهمانان گرامی، نمایندگان سازمان‌ها و احزاب سیاسی، رفقای تشکیلاتی و هواداران کماله و حزب کمونیست ایران، مقدمتان را به مراسم روز کماله شادباش می‌گوییم. 26 بهمن روز کماله روز گرامیداشت تلاش سازمانی است که افق سوسیالیسم را در جنبش انقلابی توده‌های محروم کردستان بالا برد. روز تجلیل از فعالیت پیگیرانه سازمانی است که علیه جمهوری اسلامی برای دستیابی به خواست عادلانه مردم کردستان، یعنی به رسمیت شناختن حق تعیین سرنوشت و پایان دادن به ستم ملی مبارزه کرده است. روز کماله روز گرامیداشت جنبش‌های ترقی‌خواه اجتماعی، آزادی و برابری جنسیتی و تأمین آزادی‌های سیاسی و اجتماعی در کردستان و ایران است. در این روز درود می‌فرستیم به خانواده عزیزان جانباخته صفوف کماله و حزب کمونیست ایران. درود می‌فرستیم به پایداری و استقامت زندانیان انقلابی و کمونیست در سیاه‌چال‌های رژیم اسلامی و خواستار آزادی بی‌قید و شرط آنها هستیم. زنده باد کماله، سازمان کردستان حزب کمونیست ایران. سپاس. زۆر سپاس بۆ هاوڕێ هاوڕێ چییە؟ شرجيني هزدكم خورتي وراماني بمرني ياري قل جونتا بيجي كيتيا popular يرو قلدكن شرجيني هزدكم خورتي وراماني بمرني ياري قل جونتا یا popular سرفراز کن سرفراز کن سرفراز کن آلا آزادی سرفراز کن سرفراز کن سرفراز کن آلا آزادی سرفراز کن سرفراز کن بشکینین زنجیر زورداری سرفراز کن سرفراز کن سرفراز کن آلا آزادی براندن بگیری بدناکی هاتنامه ئێستاش داوا لە هاوڕێ سۆما یاریزادە دەکەم کە بفەرمێ بۆ پێشکەشکردنی تەکەی. ئامادەبوانی بەڕێز
بەخێر بێن بۆ ڕێوڕەسمی یادی 54 ساڵەی کۆمەڵە و 45 ساڵ پێکهاتن و ئاشکرابوونی. لەم بۆنەیەدا پێش هەموو شتێک سپاسی بێپایانی خۆمان پێشکەش کۆمەڵانی خەڵکی کوردستانەکەین کە لەم مێژوو توول و درێژەدا بە هەموو شێوە پشتیوانی ئێمە بوون و یارمەتی خۆیان لێمە دەریغ نەکردووە. یادی گیانباختکردوانی ڕێبازی کۆمەڵە دەکەین لە ناو ڕیزی کۆمەڵە و هێزی پێشمەرگەدا و چ سیاچاڵەکانی ڕژیمی ئیسلامیدا گیانی خۆیان باخت کرد و بە گیانباختکردنی خۆیان ڕێگای بەرەو پێشچوونی ئەمەیان ڕووناکردەوە. سەری ڕێزدا دەنەوێنین بۆ بنەماڵەی سەربەرزیان کە بە سەبووری خۆیان وانەی خۆڕاگریان بێمەدا. ڕێز دەگرین لە خەباتی هەزاران تێکۆشەری ڕێبازی کۆمەڵە لە ناوە دەرەی وڵات کە تەمەنی لاوەتی خۆیان لە ڕیزەکانی کۆمەڵەدا تێپەڕکردن و تەنانەت بەشێکی زۆریان لەو پێناوەدا ڕەنجی کەم ئەندامبوونیان تەحمل کرد. ڕێز و درود دەنێرین بۆ زیندانیەکانی سیاسی کە لە سیاچاڵەکانی ڕژیمدا لەسەر ئامانج و بڕوای خۆیان لا نەداوە. درود دەنێرین بۆ یادی هاوڕێ و ڕابەرمان کاک حەمە حسەینی کەریمی کە ڕۆژی کۆمەڵە ڕۆژی گیانباخکردنی و ئازیزەمانە. بەڕێزان، ئەمساڵ یادی ڕۆژی کۆمەڵە لە بارودۆخێکدا دەکەینەوە کە جیهانی ئێمە و ناوچەکە بەگشتی بارودۆخێک گەلێ هەستیاردا تێدەبڕێت. هێشتا پەتای کۆرۆنا بە ئاکامە کۆمەڵایەتی و ئابوورەکانی تەواو نەبووە کە شەڕی ئوکراینیا و رووسیا دەستی پێکردو بە ئاوارەبوونی ملیۆنها کەس و کوژرانی سەدان هەزار کەسی لێکەوتەوە. لە هەمان کادا شاهدی پەتاوکردنی قەرەباغ بووین لەلایەن ئەرتشی ئازەربایجانەوە بە یارمەتی دوو دەوڵەتی تورکیا و ئیسرائیل. هاوکات درێژەی پەلاماری سپای تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان کە بە جینۆسایدێکی زۆر گەورە توانی لە ناوی ببین. وێرانکردنی تەواوەتی کەرتی غەزە بەدەست ڕژیمی تۆرۆریستی ئیسرائیلەوە. هاوکات و هەروە پەرسەندنی هەژاری و فەقیری لە بەشێکی گەورەی ئافریقا و هەروە وڵاتانی ئەمریکا. کەشەپۆلێکی بەربڵاوبوونەوەی ئاوارەبوونی لە جیهاندا لێکەوتەوە. قەیرانی قوڵی ژینگە و لە پاڵ هەمووی ئەمانەدا پەرسەندنی نفوزی کارێگەری حیزبە نەئۆفاشیستەکان لە زۆربەی وڵاتانی ئوروپا و ئەمریکا و ئارژانتین. هەمووی ئەمانە ئەو ڕاستیەمان پێدەڵێن کە نیزامی سەرمایەداری گەشتوێتە ئەو پەڕی گەندەڵی خۆی و سەڵاحیەت و تواناوی بەرەوبردنی مدیریەتی جیهانی ئەمڕۆی نەماوە. ئەو نیزامە کە خۆی ڕۆژگارێک هۆکاری گەشەگرتنی ئابووری کۆمەڵایەتی بوو ئێستا بۆتە کۆسپ لەسەر ڕێگای هەر ئەو ڕەوتە. تێگەشتن لەو ڕاستیانە پێمان دەڵێ کە مرۆڤایەتی بۆ ڕزگارکردنی خۆی لەو زڵقاوی نظامە سەرمایەداریە کە دەست و پێ لێ دەدات پێویستە قۆڵی هیمەتی لێ هەڵماڵێ و ئاسۆی سوسیالیزم واتە جیهانە بدونێت تەبعیز و ئینسانەکان جیهانێکی یەکسان بۆ ئینسانەکان بەڕێوە ببات. ئێمە وەکو کۆمەڵە هیمەتانی کۆمەڵانی کرێکار و زەحمەتکێش و ئازادی خواز بۆ بەدیهانانی ئەو دنیایە تێدەکۆشین. بەڕێزان، هێرشی ئاسمانی دەرەندانەی سپای تورکیا بۆ سەر ناوچەکانی ژێر دەسەڵاتی هێزەکانی سووریای دموکراتیک لە ڕۆژئاوا بێ پساوانەوە لە ئازادی لە ئارادایە و نمونەی بەرجەستەی تاوانێکی جەنگی بەتاوەمانایە. ئەو ئامانجە کە ئەرتشی جنایەتکاری تورکیا دەستنیشانی کردوون دەری دەخات کە مەبەستی دەوڵەتی تورکیا هاوکار لەگەڵ کوشتاری خەڵکی بێدفاع و لە ناوبردنی سامانە ژێرخان و ئابوووریەکانی لە ناوبردنی دامەرزانە مەدەنیەکان و ناچارکردنی خەڵکە بۆ چۆڵکردنی ئەو ناوچەوە سەرنجام شکست پێهێنانی دەسەڵاتی خۆبەڕەوبەری ڕۆژاوا. لە بارودۆخەدا کە دەوڵەتی تورکیا ڕاستۆخۆ ئازادی مافی ئەو خەڵکە بۆ بەڕێوەبردنی کاروباری ژیانی خۆیان کردووەتە ئامانج لە حاڵێکدا کە دەوڵەتی ئەمریکا لە پێناو دابینکردنی بەژەوەندیەکانی خۆیدا چاوپۆشیکردن لە دەوڵەتی تورکیا بەلاوە گرنگترە لە پشتیوانیکردن لە خەڵکی ڕۆژاوا.
لە هەلومەرجێکدا سەرجەم دەوڵەتانی ناوچەکە و لەوانە کۆماری ئیسلامی و ڕژیمی بەسار ئەشەدیش بەکردەوە هاو ئاهەنگ لەگەڵ دەوڵەتی تورکیا هەڵسوکەوت دەکەن. لەوەها بارودۆخێکدا تاکە لایەنگر و پشتیوانی ڕاستەقینەی بزوتنەوەی ڕۆژئاوا بریتیە لە خەڵکی ئازادی خوازی ناوچەکە و جیهان. پشتیوانی هەمولایەنە لەو خەڵکە ئازادی خواز و مافخوازە کە بەم چەشنە لەلایەن هێزە فاشیستەکانی دەوڵەتی تورکیا بەکرێ گیراون هێرشیان کراوەتە سەر و پەیوەستێکی بەپەلەو هەنۆکێکە لە هەموو ئاستێکدا. لە تورکیا دەوڵەتێکی ڕەگەزپەرست و ئیسلامی دەسەڵاتدارە کە مافی نەتەوایەتی ئینسانەکانی خەڵکی کورد بە ئاگر و ئاسن و ئەشکەندە و زیندان پێشەل دەکات و ئامادە نییە بوونی کوردان وەک نەتەوەیەک لە وڵاتە بسەلمێنێ. نوێنەرانی هەڵبژاردەی خەڵک دەخاتە زیندان و لە ڕۆژئاوا و لە باشووریش بەکردەوە بەشێک لە دەسەڵاتی داگیر لەو بەشانەی کوردستان و لە کوردستانی ئێران سەرەڕای گوشار و گرتن و هەرەشەکانی ڕژیم خەباتی کۆمەڵانی خەڵک فۆرمێکی مەدەنی و جەماوەرێتی هەروە بەردەوامە. هەڵسوڕانی ئەو بوارە کۆڕی ئەو خەباتەدا ڕۆژ بە ڕۆژ خێراتر دەبن و ئەزموونی زیاتر بەدەست دەهێنن. چالاکە مەدەنیەکان لە بوارەکانی دادخوازی بنەماڵەی گیانبەخت کردووان کە پشتیوانی بەربڵاوی جەماوەری بەلای خۆی ڕایکێشاوە. خۆڕێخستن لە ڕێکخراوێ پیشە یەکرێکارەکان و معەلیمان و خۆڕێکخستن بەرگریکردن لە ژینگەی خەبات لە پێناو پەرێپێدانی خوێندن بە زمانی دایکی و چالاکی هونەریەکان لە بواری موسیقا و شانۆ و ئەدەبیات بە شێوەیەکی ڕێکخراو لە پەرەسەندنان. کۆمەڵە بە گەرمی پشتیوانی لەو چالاکیانە دەکات و لایەنگرانی کۆمەڵە هان دەدات بە بەشداری بەرچاوی خۆیان لەو چالاکیانەدا و ئەو حرەکەتانە بەهێزتر بکەن. ئازیزان، بارودۆخی سیاسی ئێستان بە دەسەڵات و بە جەماوەر لە بەردەم گۆڕانکارێکی یەکجار هەستیاردایە. ئەو گۆڕانکاریانە دەتوانن هەم هیوا بەخش و ڕزگاری دەربن هەم هەستیار و مەترسیدار. ئەوەندەی پەیوەندی بە دەسەڵاتەوەیە کۆماری ئیسلامی سەرجەم بوارەکانی سیاسی ئابووری ئیدۆلۆژی و سیاسەتی دەرەوەدا لەگەڵ کۆمەڵی قەیرانی چارەسەر هەڵنەگر بەڕێوڕەوە و لە هیچ بوارێکدا قسەیەکی ئۆتۆی بۆ وەتن نەماوەتەوە. لە ناوخۆی حکوومەتدا پاکتاوکردنەکان بازنەی دەسەڵاتیان وەها بەردەست کردووەتەوە کە لەوە زیاتر تەنیا دەتوانێت لە ڕێگای کودتایەکی سپی یا خوێناویەوە بەتایبەت بۆ پاراستنی ئیمپراتوری بەهێزی ئابووری فەرماندەکانی سپای پاسداران و خانە نیشتنەکان بەڕێوە دەبن. لە سیاسەتی دەرەوەدا سەرڕای ئیدعای بنەماکانی سەبارەت بە شەڕی غەزە لە بەرامبەر ئەمریکا و ئیسرائیلدا پاکانە بۆ خۆی دەکات و خۆی بێتاوان ناو دەبات. تا ئەو جێگای کە خامنەی بۆ پەڕی ڕیاکاریەوە دەڵێت ئامانجی کۆماری ئیسلامی هەرگیز لە ناوبردنی ئیسرائیل نەبووە. بەم بۆنەیە کە دەتوانین بڵێن خامنەی یەکێکە لە دۆڕاوەکانی شەڕی غەزە. ئاشبوونەوەی لەگەڵ عەرەبستانی سوعودی لە پێگەی لاوازەوە بەڕێوە دەچێت. ڕژیم خۆی لەو ئاستەدا نابینێت کە بە داداچوون بۆ داواکاریەکانی سەبارەت بە پشکی ئاوی چۆمی هێرمەند لە تاڵیبان بکات. سەبارەت بە مەسئلەی داگیرکردنی ڕێوسنووری ئەرمەنستان و ئێران لەلایەن ئازەربایجانەوە بێدەنگی هەڵبژاردووە و گەلە نمونەی زیاتر لەم چەشنە. لەوەها بارودۆختێکە ڕژیم ڕوبەڕووبوونەی چارەنووس ساز لەگەڵ زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران بە ئەگەرێکی جدی دەزانێ و پەیوەندی لەگەڵ ئەو جەماوەرە لەسەر بنەمای زۆر و سەرکوت دامەزراوە. هەر بۆیە لەلایەکۆ سیاسەتی سەرکوتکردنی پەرەپێدا و لەلایەکی دیکەشەوە بە شوێن پتەوکردنی ڕیزی لایەنگرانی هێزی خۆیەتی کە لە باشترین حاڵەتدا ژمارەیان ناگاتە لە سەدادەی کۆمەڵانی خەڵکی ئێران. ژمارەیان ناگاتە سەد کۆمەڵی بەڕێکەوت نییە ئەگەر دەبینین پەنای بردووەتە بەر بە لە مەشکاوەکەی سپاندنی حیجابی زۆرەمری کە تاوکو لەلایەکەوە پاشماوەی دواکەوتوی پیاومەزنی بکاتە پێگەی کۆمەڵاتی بۆ خۆی و حزبڵای دەمەرگراژی پەرەک بخات و لەلایەکی دیکەوە هێمنی خۆی بۆ کۆمەلگانیشان بدات. لە ئاستی جەماوەردا شۆڕشی ژینا ئاڵوگۆڕێکی قوڵی فەرهەنگی لە ناخی کۆمەلگای ئێراندا بەرامبەر بە فەرهەنگی زاڵ پێکێنا و ئەم شۆڕشە لە شکڵ و شێوازی نۆی خۆیدا هەروە بەردەوامە. حیجابی زۆرەملی لەلایەن ژنانی ئازادی خواز و بە پشتیوانی پیاوانی یەکسانی خواز تۆر هەڵدەدەری و هەموو گەڵاڵە و پەسەندکراوەکانی ڕژیمی کردووەتە بڵقی سەر ئاو.
ئەگەر بە وشەی ژن لە دروشمی ژن ژیان ئازادیدا وەها ئاستێک خەبات و خۆڕاگری دەبینن لە پێناوی ژیانیشدا شەقامی شارەکانی ئێران هەرگیز لە کرێکاران و خانەنشینان و مافخوازان چۆڵ نەبووە ئەو بوارش لە خەباتی مەدەلێنی لە ناوڕۆکی خۆیدا درێژەی شۆڕشی ژینایە لە پێناوی ژیاندا. ئەو بارودۆخە بەگشتی ئەگەری نزیکبوونەوەی ئۆپۆزیسیۆنی بورژوایی لە دەرەوەی وڵات کە هەوڵ دەدات پشتیوانی و متمانەی دەوڵەتی ڕۆژئاوا بەتایبەت دەوڵەتی ئەمریکا بەدەست بێنێت لەگەڵ ئۆپۆزیسیۆنی ڕەفرامخوازی ناوی وڵات کە لە دەست دوورخراوەتەوە و دەتوانێت بەخێرایی ببنە خاوەن ڕێکخراوێکی گەورە بکوێنن. ئەم هەوڵانە دەتوانێت بۆ داهاتووی ئەم وڵاتە جێ مەترسی بێت و دوای هەموو ئەو ڕەنج و قوربانیدانە خەڵکی ئەو وڵاتە لە چاڵێک و بخاتە ناو چاڵێکی تر. بەڵام ئەگەر هێزە چەپەکان لە هەلومەرجێکی ئێستادا سیاسەتێکی بەرپرسانە و ژیرانە ڕەچاو بکەن ئەم قەیرانەی ئێستا دەتوانێت ببێتە هەڵێکی مێژووی بۆ بەهێزکردنی هێزی چەپی سوسیالیست وەکردنەوەیان بە هێزێکی جەماوەر و کاریگەر. ئازیزان، پێویستە جارێکی دیکە تایبەتمەندەکانی کۆمەڵگای کوردستان کە ژینگەیەکی چالاکی و تێکۆشانی ئێمەیە بیر بخەینەوە. سەرەکی ترین تایبەتمەندی بریتیە لەوە بەرزی ئامادەی خەڵکی کوردستانە بۆ خەبات لە پێناو ئازادی و مافە پێشکەشکراوەکانیان و بەهرەمەندبوون بۆ ژیانی باشتر. ئێمە شانازی بە خۆمانەوە دەکەین بۆ ئەوەی لە ناو ئەو جەرگەی جەماوەرەدا ئاوا پشکەوتن خواز و خەباتکار دەژین و لە ناو دڵی ئەواندا جێگای خۆمان کردووەتەوە. ئەوە دووهەمین تایبەتمەندی کوردستانە لە ڕۆژانی ڕابردوودا شاهدی دیمەنێکی شکۆداری دیکەی لە خەبات و خۆڕاگری ئەو جەماوەرە کۆڵنەدەرە بووین. بانگەوازی مانگردنی گشتی لە ماوەیەکی کووردا کە بواری ڕاگەاندون و ئامادەکاری لە بەردەست بوو بە ملیۆنها خەڵکی ئەو وڵاتە بەدەنگمانەوە هاتن و پەیامی خۆڕاگری و مقاومەتیان بۆ هەموو جیهان گەیاند. ئەوان بۆ حرەکەتەی خۆیان بەکردەوە نیشانیاندا کە ڕێگە نادەن کۆماری کاتەپەتی سێدارە و لەم ڕۆژانەدا هاودەنگ لەگەڵ ژنانی تێکۆشەری مانگردوو لە زیندانەکان بەرامبەر بە ئەعدامی خەباتکارانی ئەو وڵاتە دەنگە ماوەزایەتی و خەباتیان بەرز کردەوە. وەها بەرز کاجە هەموو جیهان بیستیوە بە سەهمی خۆی هەنگاوێکی دیکەی ڕژیمی ئیسلامی لە نەمانی یەکجاری نزیک کاتەوە. بەڕێزان، پێویستە ئاماژە بە بابەتێکی تایبەتیش بکەین کە بریتیە لە گوشارانەی کۆماری ئیسلامی ئێران قسوێتە سەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆ سنووردارکردنی مەودای چالاکە حیزبە سیاسیەکانی سێجێبووی لەو هەرێمەدا. سیاسەتی کۆمەڵە بەرابەر بەم پرسە لەسەر ئەم بنەمایە خوارەوەیە. یەکەم، لەسەر پێویستی و گرنگی بەردەوامبوونی چالاکی سیاسی کۆمەڵە لە هەرێمی کوردستان پێداگیری دەکەین. ئەگەر ئەم چارەکیانە لە وڵاتانی ئوروپا و کانادا و زۆرێک لە وڵاتانی دیکەی جیهان ممکنە، ئەم ئیمکانە پێویستە لە ناوچەی بە هۆکاری جۆراوجۆری دوو هێندەیە. خەڵکی کوردستانی ئێران و عێراق وەک دوو بەش یەکنەتەوە هاوچارە نووسن و لە سەرکەوتن و شکەستەکان یەکدەر تا هاوبەشن. پەیوەندێکی کۆمەڵایەتی قوڵ و بەربڵاو لە ناو جەماوەری ئەم دی و ئەو دی و سنووردا هەیە کەس ناتوانێت نەکۆڵی لێ بکات. ساڵانە دەیان هەزار کرێکار لە کوردستانەوە بۆ کارکردن دێنێ هەرێمی کوردستان. هەزاران کۆڵبەری زەحمەتکەش لە ڕێگای ئاڵوگۆڕ هێنان و بردننی کالا لە نێناوان هەردوو دی و سنوورەکەدا بژێوی ژیانیان دابین دەکەن. پەیوەندێکی سروشتی بەربڵاو لە نێوان هونەرمەندان و ڕووناوبیرانی هەردوو بەشی کوردستان دروست بووە و تا ڕاگەیەک جێکەوتووە. جگەلەوەش ئەو ئۆپۆزیسیۆنە لە ماوەی 40 ساڵی ڕابردووە لە داوێنی پڕ لە مێهرەبانی خەڵکی کوردستاندا درێژەی بە چالاکیەکانی خۆی داوە. لە پشتیوانی جەماوەر بەهرەمەند بووە. دووەم، کۆمەڵە هەرگیز نەیویستووە کە تێکچووی چالاکیەک چەکدارەکانی خۆی بخاتە سەرشانی خەڵکی هەرێمی کوردستان و ساڵانێکی زۆرە سنوورەکانی ئەو ناوچەوەی بەکارنەهێناوە بۆ چالاکی چەکداری. ئەم سیاسەتە هەم ئاهەنگە گونجاوە بۆ لەگەڵ بەرژەوەندەکانی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات و ئەولێتیەکانی استراتێژی کۆمەڵە لە بزوتنەوەی شۆڕژگێرانەی کوردستاندا و هەم لە بەرچاوگرتنی بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستانی باشوور بۆ ئەوەی کە هیچ بیانوویەک بەدەست کۆماری ئیسلامیۆ نەدات بەهۆی ئەمنیەت و بژێوی ئەو خەڵکە بە بارەمتە بگرێت. کۆمەڵە لەسەر ئەم سیاسەتە هەروە بەردەوام دەبێت. سێهەم،
ئەم سیاسەتە لە ڕێگەی وتوێژ و هەماهەنگی و ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و لە چارشێوەی چارەسەرکردەی پێڕەو دەکرێت بۆ ئەوەی یەکەم لەگەڵ پاراستنی ئێعتباری سیاسی و پرەنسیبەکانی ئەم ناکۆک نەبن و دووهەم گوشارەکانی کۆماری ئیسلامی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستانیش کەم بکاتەوە. چوارەم کۆمەڵە هەوڵ دەدات لە پەیوەندی لەگەڵ ئەم پرسەدا زۆرترین هاوکاری و هەماهەنگی هەبێت لەگەڵ باقی ئەو هێزە ئۆپۆزیسیۆنە کە لە هەلومەرجێکی هاوشێوەدان لە هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە تا ئەو جێگە دەتوانرێت سیاسەتێکی هاوبەش لەم بوارەدا بگرێتە بەر. بەڕێزان، کوردستان لە ماوەی 45 ساڵی ڕابردوودا بەشێکی گیانەکراوە لە ڕووداوە سیاسی و گرنگەکانی ئێران بووە. ڕەوتی ڕووداوەکان و ئەزمموی ئەو ماوەیە پێمان دەڵێت کە سەرڕاستترین و ئاسانترین ڕێگە بۆ سەمەرگەشتنی و بزوتنەوەی شۆڕژگەڕانەی کوردستان و گەشتن بۆ پێویست و خواستانە کۆمەڵایەتی و ئابوورەکانی خەڵکی کوردستان هاوقەباتی لەگەڵ کرێکاران و ستەملێکراوانی ئێران و ناوچەکەیە. ئەزمموی بەشەکانی دیکەی کوردستانیش لە ساڵانی ڕابردوو ئەو ڕاستێمان پێ دەڵێن کە چارەنووسی دەسەڵاتی سیاسی هەر وڵاتێک کە خەڵکی کوردی تایە لە ناوەندی ئەو وڵاتی داریە کرێت نە لەلایەن هێزە ئەمپراسیەکانی جوجنانی خەڵکی کورد کە لە شوێنەکانی دیکە بە شوێن بەرژەوەندی خۆیانەوە. ئەم لێکدانەوەیە بەم مانایە دێت کە خەباتی خەڵکی کوردستان بە هیچ جۆرێک نابێت لە خەباتی خەڵکی ئازادیخوازی ئێران و لەبەرەی چەک و کرێکاران و شۆڕگرانی ئەو خەباتەدا داببڕێت. کۆمەڵە هەر ئەو هێزە کۆمونیست و شۆڕژگەرەی جارانە کە لە خاڵە وەرشەخانەکانی مێژوودا تاقی کراوەتەوە. هەڵوێستەکانی لە قۆناغی هەستیاردا متمانەی جەماوەری بەدەستێناوە. نمونونەکانی کەمنونی لە بیرمان نەشوەتەوەدا. لە داهاتووشەوە دیسانەوەش دەکرێتە وەها قۆناغگەلێکەوە. بۆ پشینەوە بە عەقڵ و تەجروبە و زانش کە بەدەستی هێناوین دڵنیاین کە دەتوانێت سەربەرز و سەرکەوتوو بێتە دەرەوە. ئەگەر باز لە خاڵە گرنگە مێژووەکان دەکەین بۆ ئەوە نییە سەرینی ئارخایان بنێنە سەر بنین بەڵکو بۆ ئەوەیە بیانکەین بە تووشی ڕێگای بەرەو پێشچوونمان. لە هەمان کاتیشدا لە هەڵەکان ئەزمون وەرگرین و دووپاتیان نەکەینەوە. متمانە بە کۆمەڵە بکەن پاڵپشتی بن دڵنیاین هەمومان پێکەوە سەر دەکەوین. بژی کۆمەڵە بژی سوسیالیزم. زۆر سپاس بۆ ئێوە. ژنانی ئازادی خواز و تێکۆشەر، ئێوە سەلمانتان کە توانای ئەوەتان هەیە ببنە داینەمە و شۆڕش و ئاخێزە کۆمەڵایەتیەکان وەک ئەوەی لە ماوەی 1 ساڵ و نیوی ڕابردوودا لە جەریانی شۆڕشی ژینادا پیشانی دنیاتاندا. ژن، ژیان، ئازادی. خۆشەویستان، ئێستاش بەشی دووەمی بەرنامەکەمان دەست پێ دەکا، ئەویش کە خۆشی و شادیە لەلایەن هونەرمەند فەریبورس کەرەمی و حەمید ڕەسوولی بە ئۆرگ شەوەگەتان بۆرەدا ڕازێنێتەوە. هیوام وایە شەوێکی شاد و خۆشدار بێت. ای سبا روح روان آرام گیانم هاوکو یار بالا برزه شیرزوانم هاوکو یار بالا برزه شیرزوانم هاوکو